داعش فشارەکانی لە باشووری کەرکووک بۆ سەر پێشمەرگە چڕ کردوتەوە. بەردەوام هێرش دەکاتە سەر سەنگەرەکانیان و ڕەبیەکانیان هاوەنباران دەکات. ئێستا ئەوە هاوەن تەقان لێرەدا ئەوە لە بەیانی وە هەنێ تەقیان بە فیشە کرد وای ساکە بە تفەنگشتی وا کردیان ئەوە ئێستاکە سێ و چوار هاوان بەڵام لەوە زیاتریش بکەن ئێمە بەرگری لە خاک خۆمانەکەن نیشتیمان خۆمان وڵای جمزۆڵی عێژە ماوەیە زیادی کردووە ماوەیەک بدەنجان نەبوو لەوەتەی مووسڵ کۆتایی هاتووە شەڕی مووسڵێرە جمزۆڵیان زۆر بۆ قەوەتیان هەموو وێرە هاتووە. پێشمەرگە بۆ هێرشەکانی داعش بێوەڵام نابێت و ناوچەکانی ژێر کۆنتڕۆڵی ئەو ڕێکخراوە هاوەنباران دەکات کە ناوبەناو لە هەندێک ناوچەش پێشمەرگە ئۆپەراسیۆن ئەنجام دەدات. هەروەک لە کاتی کۆبوونەوەی ژمارەیەکی زۆر چەکداری داعشدا فڕۆکەکانی هاوپەیمانان دێنە خەت و بۆمبارانیان دەکەن. دیارە ئەمڕۆ هێزەکانی داعش تۆپبارانی هێزی پێشمەرگەی کوردستانی کردووە لە مەحوەری داقوق. دیارە ئێمەش وەکو وەڵامدانەوەیەک بۆ چەکدارەکانی داعش ئێمەش وەڵامێکمان بۆیانە بێت چونکە لەبەرەوە ئێمە ناتوانین بێ وەڵامی بەرامبەر ئەو دڕندانە چونکە ئەوانە تاوانبارن. داعش لە ناوچەی حەویجە سنوورێکی پان و بەرینی لەژێر کۆنتڕۆڵدایە و ئەو ناوچانە بۆ چالاکی سەربازی بەکاردێنێت. پێشمەرگەش لە ڕەبیەکانەوە چاودێریان دەکەن. تەوەقع ئێواگەن هێزێکیان هەبێت کە هاتوونەتە هێزێکی زۆریشیان هاتوۆتە ئەمدی و لە سنووری حەویجە و ڕەشاد و ڕیازەوە ینی شەوانە و ڕۆژانە ئەگەڕێن بۆ منتیقەی دووس منتیقەی داقوق ئەیانوێ زەرە لە پێشمەرگەوان بەڵام پێشمەرگە لە هەموو کات لە ئامادەباشیایە. بەپێی زانیاریە هەواڵگیریەکانی پێشمەرگە لە دەشتاییە پانوبەرینەکانی دەوروبەری حەویجەدا نزیکەی 2000 چەکداری داعش کۆبوونەتەوە و ڕێکنەکەوتنی عێراق و هەرێمیش بۆ ئەنجامدانی هێرشی هاوبەش بۆ سەریان دەرفەتی زیاتر مانەوەی لەو ناوچانە بەو چەکدارانە بەخشیوە. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، پارێزگای کەرکووک.